کاکشفانم لەگەڵا دیارە دەیەوێت کاکشفان چۆن ئازاد کرای ئەمڕۆ پێشەموو شتەشی دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەم بەڕاستی بێلایەنەن سوپاسان دەکەم من ئازاد کرام بە کەفاەتی 3 ملیۆن دینار و ئەو قسانەی ئەمن کە کردیتم بە هیچ زۆرەکە ئێستاش دووپاتی دەکەمەوە پەشیمان نیمە دەنجی خەڵکی دەم قفڵ کراو دەمی خەڵک و گەنجەکانم کردەوە ئیشەڵڵا هەموو گەنجەک لەمە دووە ئازادە بۆ جۆرە دەیەوێ ڕای خۆی دەربڕێ هەڵسوکەوتی هێز ئەمنیەکان چۆن بوو لەگەڵ تۆ زۆر باش بووە بە هیچ نەوعک سەرزەنش نەکرامە ئەشکەنجە نەدرامە بەڕاستی بە شێوازێکی زۆر جوان پێشوازیان لێکردیمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار لایەنی پەیوەندیدار قسەکانی من بەڕاستی زۆربەی شتەکانم لابەلا کرا وەکو عزبایەتی وەکو زۆربەی ئەو شتانێک کە دەگوترا زۆر پێی بێتاقەت بووم ئەوانەی کە من قسەم با کەسانە گۆتریا نەشتیوانە من تەنا مەبەستی من قەزدی من ئەوە بووە کە قسەم کردێ لەسەر گەنجانی کوردستان لەسەر ڕای خەڵک لەوانەیە زۆربەی لە گەنجەکان نیانتانی بۆ شوێ من دەری بڕن لە جیاتی وان دەرم بڕیە و هیواداریشم ئەو شتانەی کە هەبووە لابەلا بدرایە ئەو شتانە نەمینێتن ئێستا تۆ لەسەر ئەو ڕێیەی خۆت سووری کە کردوتە ئەو قسانێک کە پێشتر کردوتەوە ئێستا ئازاد کرا بەڵێ من بێگومان گەنجە شاری هەولێرم ئازادم چۆن ڕای خۆم دەردەبڕم چۆن تعبیر لە ژیان و کەسایەتی خۆم دەکەم ئێستا هەرێمی کوردستان لە قەیراندا ئەو قسانێک کە باست کرد هەمان ڕێیت هەیە ئێستا لە گرتە ڤیددیۆیەکان باسی ئەوم کردیە کە ئەمان مەبەستم ئەوە نێ خەڵک بڕژێتە سەر زادە و خەڵکانێک ئیزعاج بکرێتیانەوە تا ئاژاوە بنێدرێتەوە ئەمن لێرەوە بە خەڵکی کوردستان ڕدەگەێنم بە هیچ شێوەیەک نامێ ئاژاوە بنرێتەوە لە بەرەو ئێمن لاوەچی کوردستانە دەمەوێت کوردستان ئازاد بی و بەرەو پێش بچیتە سەبارەت بە یاسا پێت وایە یاسا سەروەر بووە لەم دۆسیەی تۆیە کە تۆ پێیوە دەژیر کرابووی ئەمن هەتا ئێستا ئەو دۆسیە من لەگلایی نەکرایتەوە محکەمەمەیە هەتا ئێستا نازانم دەست خۆش بی ئێستا کاک سۆران عومەرم لەگەڵە ئەندامی پەرلەمانی کوردستان و سەلۆش لێژنەی مافی مرۆڤ کە